ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. داخوازی مەحموود ساڵحی بۆ ڕزگارکردنی شەریفە محەممەدی لە زیندان، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری مەریوان، مانگرتنی شۆفێرانی شرکەت واحەدی کەراج، هێدامەی مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان، گیانەدەستان و برینداربوونی چوار کرێکار لە تاران و کاشان، سازکردنی پەروەندە بۆ نەفەس حاجی شەریف لە تاران، کوژرانی سوخت بەرێک بە تەقەی هێزانمیەکان لە بەندەر عەباس، ناڕوونی چارەنووسی دوو هاوژین لە گرتوخانەی سڵاتی گیلان و سەپاندنی کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا بەسەر ئیسماعیل عەبدی. درێژە هەواڵەکان. داخوازی مەحموود ساڵحی بۆ ڕزگارکردنی شەریفە محەممەدی لە زیندان. مەحموود ساڵحی چالاکی کرێکاری خەڵکی سەقز ڕۆژی چوارشەممە 31 گەلاوێژ لە پەیامێکدا داوای لە هەموو کرێکاران و ئەندامانی پێشووی کۆمیتێ هەواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری کرد یەک گرتووانە بۆ ڕزگارکردنی شەریفە محەممەدی هەنگاو بنێن. لە بەشێکیەوە پەیامە دەهاتووە شەریفە محەممەدی یەکێک لە چالاکترین و ڕاستگۆترین ئەندامانی کۆمیتێ هەواهەنگی بۆ دامەزراندنی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاریە و چەند ساڵ لەوە بەردەستی لە کارکێشایەوە. ئێمە کرێکار هیچ کات تێکۆشەرانی هاوچینی خۆمان بەتەنیا ناهێڵین. شەریفە لە جادگایەکی فەرمایشیدا بە ئیعدام مەحکوم کراوە. ئێمە خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێجارەی ئەو چالاکە کرێکاریە و بە گشتی حکمی ئیعدام لە ئێران هەروەها محاکمەی ئەو دادوەرانەین کە بە ناحەق حکمی نادادپەروەرانە دەرەکەن. کەمپێنی بەرگری لە شەریفە محەممەدی یەک دەنگ و یەک هەڵوێست لەگەڵ کرێکاران، خانشینکراوانی و زیندانیانی مانگرت و دروشمەکانی کارگەری زیندانی ئەبێ ئازاد بکرێت، شەریفە محەممەدی ئەبێ ئازاد بکرێت و بۆ هەڵوەشانەوەی سزای ئیعدام وەستاوین بەرزەکاتەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری مەریوان. ڕۆژی چوارشەممە 31 گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی مەریوان بە ناوی کەیومەرز ڕاستخانە لە سنووری ئەو شارە بریندار بوو. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی چوارشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری مەریوان کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێک بە ناوی کەیومەرز ڕاستخانە لە کاتی هەڵاتن لە دەست مەئەموورەکانی ڕژیم لە بەرزای بەربووەتەوە خوارەوە و بە سەختی بریندار بووە. مانگرتنی شۆفێرانی شرکەت واحەدی کەراج. بەیانی پێنجشەممە 1 خەرمانان شۆفێرانی ئۆتۆبوسەکانی شرکەت واحەدی کەراج لە ناڕزایەتی بە نەجەنی جاخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە و ماریان گرت. بەپێ راپۆرتەکان شۆفێرانی ئۆتۆبوسەکانی شرکەت واحەدی کەراج لە ئاست نەجەنی جاخوازیە دواخراوەکانیان ناڕازین و دەڵێن بەرپرسانی شرکەت لەو دۆخە خراپە ئابوووریەدا لە جیاتی زیادکردنی حەقدەست ڕێژێ حەقدەستەکانیان کەم کردووە و لە کاتی خۆیدا پەرداختی ناکەن. ئێدامەی مانگرتنی کەشاوەرزان لە ئیسفەهان. بەیانی پێنجشەممە 1 خەرمانان کەشاوەرزانی ئیسفەهانی بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە مەیدانی خۆراسکان کۆبوونەوە و درێژیان بە مانگرتندا. کەشاوەرزانی ئیسفەهانی ماوەی 1 مانگە بە هەڵدانی خێوەت لە مەیدانی خۆراسکانی ئیسفەهان خوازیاری پێجانی هەق ئاوەی زایندە ڕوود، قەرەبووکردنەوەی زیانەکان، پێجانی پشکی سوتەمەنی و دیاریکردنی نرخی گونجاو بۆ بەرهەمە کشتوکاڵیەکانیانن. گیانەدەستان و برینداربوونی چوار کرێکار لە تاران و کاشان. چوار کرێکار لە شارەکانی تاران و کاشان بەهۆی نەبوونی منی شوێنی کار تووشی ڕوودا بوون و لەو ڕووداوانەدا 2 کرێکار گیانیان لەدەستا و 2 کرێکاری دیکەش بریندار بوون. ڕۆژی ڕابردوو بەهۆی ڕووخانی بینایکی نیوەکارە بەسەر 2 کرێکاری 28 و 40 ساڵ تەمەن لە شاری کاشان هەردوو کرێکارەکە گیانیان لەدەستەوە. لە ڕۆژاوێکی دیکەدا کرێکارێکی تەمەن 17 ساڵ لە شاری تاران بەهۆی گیرخواردنی دەستی لە نێو ئامێری وردکردنی گۆشت بە سەختی بریندار بوو.
لەلایەکی دیکەوان جامێکی ڕێکخراوی ئاگرکوژێنەوە لە کاتی کوژانەوەی ئاگری کارگەیەکی مۆبیلسازی لە شاری تاران بریندار و بۆ ناوەندە دەرمانیەکان گوازرایەوە. سازکردنی پەروەندە بۆ نەفەس حاجی شەریف لە تاران. بەپێ راپۆرتی دادبان، دەستگای قەزای ڕژیم پەروەندەی بۆ نەفەس حاجی شەریف کچی تەمەن 14 ساڵی خەڵکی تاران ساز کردووە کە ماوەیەک لەوبەر لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادەوە ئەشکەنجە و ئازاردرابوو. مەریەم عەباسی دایکی نەفەس حاجی شەریف بە ڕۆژنامەی هەمیهەنی وتووە کە کچەکەی هیچ ڕۆڵێکی لە بریندارکردنی ئەو مەمورەی گەشتی ئێرشادان نەبووە و ئەگەر ئەنگوستی دەستی بریندار بوو بێت بەهۆی ئەو توندوتیژیەوە بووە کە لە کاتی دەست بەسەرکردنی کچەکەم نواندوویەتی. دایکی نەفەس هەروەها وتی لە 5 ناوەندی قەزایی و ئینتزامی سکاڵایان تۆمار کردووە، بەڵام تا ئێستا هیچ بەدوەداچوونێکیان بۆ نەکردووە. کوژرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە شیراز. لە ڕۆژانی ڕابردوودا پیاوێکی خەڵکی شیراز ئاگری لە جەستەی هاوسەر و بنەماڵەی هاوسەرەکەی بەرزا و پاش چەند کاتژمێر لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کرا. بە پێزانیاریەکان پیاوێکی خەڵکی شیراز بەهۆی کێشەی خێزانی ئاگری لە جەستەی هاوژینەکەی و خەزوری بەرزاوە و هەردووکیان گیانیان لەدەستەوە. لەو ڕووداوەدا دوو خوشکی هاوژینەکەی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون و تاوانبار لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کراوە. جێگای ئاماژەیەکە ئاماری توندوتیژی و کوشتنی ژنان بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە و لە سەرەتای ساڵی 2024ەوە تا بە ئەمڕۆ 130 ژن لەلایەن بنەماڵەکانیانەوە کوژراون. کوژرانی سوختپەرێک بە چەقەی هێزانمنیەکان لە بەندەر عەباس. ڕۆژی سێشەممە 30 گەلاوێژ سوختپەرێکی خەڵکی گوندی گەچینی سەر بە شاری بەندەر عەباس بە ناوی ئەمیر ئاسمەن بە چەقەی هێزەکانی ڕژیم گیانی لەدەستا. بەپێ راپۆرتی حاڵڤەش هێزە ئینتزامیەکانی ڕژیم لە گوندی بۆستانۆی سەر بە شاری بەندەر عەباس بە دوای ئۆتۆمۆبیلی ئەمیر ئاسمەندا کەوتون و ڕاستەوخۆ چەقەیان لێ کردووە. لە ئەنجامی دەستڕێژی گولەی چەکدارانی ڕژیم ئۆتۆمۆبیلی ئەو سوختبەرە وەرگڕاوە و ئاگری گرتووە. ناڕوونی شارەنووسی دوو هاوژین لە گرتووخانەی سڵاتی گیلان. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران شارەنووسی دوو هاوژینی خەڵکی شارستانی خۆمامی سەر بە پارێزگای گیلان پاش تێپەڕینی 45 ڕۆژ بە سەرکاتی ڕووفاندنیان لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە بە ناڕوونی ماوەتەوە. بەیانی دووشەممە 18 پوشپەڕ هێزەکانی ئیدارەی سڵاتی شاری خۆمام هێرشیان کردە سەر ماڵی مەریەم قاسمی خۆمامی و ناوبرا و هاوژینەکەیان بە توندوتیژیەوە دەست بەسەر کرد. ئێستا 45 ڕۆژ بەسەر کاتی دەست بەسەرکردنی ئەو دوو شارۆمەندە تێپەڕ دەبێت و هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان ڕوون نەکراوەتەوە. شایانی باسەکە بە دووەداچوونی بنەماڵەی مەریەم و هاوژینەکەی تابان بڕۆبەیەکان بووە و ئەو دوو بەندکراوە لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ کەس و کاریان بێبەشکراوە. سەپاندنی کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا بەسەر ئیسماعیل عەبدی. لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەرۆرشی وستانی تاران ئیسماعیل عەبدی بە کۆمەڵێک تۆمەتی ناڕەوا تۆمەتبار کرد. لێژنەی بەرەنگاربوونەوە لەگەڵ هەڵە ئێداریەکانی ئامۆزش و پەرۆرشی تاران ئیسماعیل عەبدی بە بەشداری لە مانگرتن و خۆپیشاندانی نایاسایی هاندانی ئەندامانی کانونی سنفی مەعەلیمان بۆ گەیشتن بە ئامانجی نایاسایی لیدری ناڕزایەتیەکان و بوون بە هۆکاری دەست بەسەرکردنی مەعەلیمانی ناڕازی تۆمەتبار کردووە. شۆرای هەواهەنگیە ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران وێڕای ئیدارەکردنی ئەو تۆمەتانە خوازیاری کۆتایهێنان بە پەروەندەسازی ناوەندە ئەمنیەکان بۆ چالاکانی سنفی بوو. دووە هەواڵ کوژرانی و برینداربوونی جیان کەس لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر غەزە و لۆبنان. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا دەیان کەس لە غەزە و باشووری لۆبنان بەهۆی هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل کوژراون و بریندار بوون. بەپێ راپۆرتەکان بە ئامانجگرتنی مەدرسەیەک لە ناوەندی غەزە بۆ هۆی گیانەدەستانی 6 کەس و بە دەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە هێرشی فڕۆکەکانی ئیسرائیل بۆ سەر باشووری لۆبنان بەلان یەکەم 4 کەس گیانیانە دەستاوە و
19 کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.